هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر یەمەن پریشکی هەڵگیرساندنی جەنگێکی گەورە. تاران بەردەوامە لە پیتاندنی یۆرانیۆم و سەرپێچی لە فشارەکانی ڕۆژاوا دەکات و ئەمەش ئەگەری سەرهەڵدانەوەی قەیرانی ئەتۆمی و دەستپێکردنەوەی جەنگ زیاتر دەکات. ڕاوێژکاری سەربازی ڕێبەری باڵای ئێران دەڵێت هەر دەستدرێژێکی دیکەی ئیسرائیل دەکرێت ببێتە سەرەتای جەنگی کۆتایی کە حیزبوڵڵا و میلیشا عێراقیەکان و حوسیەکان تێیدا بەشدار بن. ئامادەکردنی هاوڵاتی ئیسرائیل زنجیرەیەک هێرشی ئاسمانی بۆ سەر سەنعای پایتەختی یەمەن ئەنجامدا و ئەمەش بە شێوەیەکی پەیوەندیدار لەگەڵ ململانەی ناوچەیی لەگەڵ ئێران و میلیشیا هاوپەیمانەکانیدا ئاگەری پەرەسەندن و ئاڵۆسەربوونی زیاتری هەیە. هێرشەکان ناوچەکانی ژێر کۆنتڕۆلی حوسیەکانیان کردە ئامانج، لەوانە کۆمەڵگەی کۆشکی سەرۆکایەتی و وێزگەکانی کارەبا و کۆگاکانی سوتەمەنی. بە پێی وتەی بەرپرسانی تەندروستی ناوخۆیی لایەنی کەم 4 کەس گیانیان لەدەستداوە و زیاتر لە 60 کەسیش بریندار بوون. هێرشەکان لە وەڵامی ڕاستەوخۆی موشکێکی بالیستیکدا بووە لە یەمەنەوە بەرەو باشووری ئیسرائیل ئاڕاستە کراوە. موشکەکە کە دەوترێت بە تەقەمەنی کلاستەر تەیار کراوە. لە ناوەڕاستی فڕینەکەدا ڕێگری لێکرا، بەڵام ئاماژەیە بۆ ئاستێکی نوێی هەڕەشە لەلایەن بزوتنەوەی حوسیەکانی سەر بە ئێرانەوە. ئەمە یەکەم جارە ئیسرائیل هێرشی ڕاستەوخۆ بۆ سەرخاکی یەمەن ئەنجام بدات لە دوای شەڕی غەزە لە کۆتاییەکانی ساڵی 2023دا کە گرژێ بەرفراوانەکانی لە ناوچەکەدا بەرپا کرد. حوسیەکان کە بەشێکن لە میحوەری مقاومەی ئێران کەشتیە پەیوەندیدارەکانی ئیسرائیلیان لە دەریای سووردا کردووەتە ئامانج و فڕۆکەی بێفڕۆکەوان و موشکیان بەرەو شارەکانی ئیسرائیل هەڵدەدا. هێرشەکان لە دوای کۆتایی جەنگی 12 ڕۆژەی کورد، بەڵام توندی نێوان ئیسرائیل و ئێران دێت لە مانگی حوزەیرانی 2025. ئەو ململانەیە وای کرد فڕۆکە ئیسرائیلەکان دامەزراوە ئەتۆمیەکانی ئێرانیان بردومان کرد. لە بەرامبەردا ئێران هێرشی موشکی کردە سەر تەلەبیب و حەیفا، هەرچەندە ئاگربەس ڕاگەندرا، بەڵام بەرپرسانی ئێران پێداگری لەسەر ئەوە دەکەن کە ناوچەکە لە دۆخی جەنگدا ماوەتەوە. ژەنەڕاڵ یەحیا ڕەحیم سەفەوی، ڕاوێژکاری سەربازی ڕێبەری باڵای ئێران، هۆشداری داوە لەوەی هەر دەستدرێژێکی دیکەی ئیسرائیل دەکرێت ببێتە سەرەتایەکی جەنگی گەورە و فراوان کە بە جەنگی کۆتایی ناوی هێنا. تەواوی بەرەی مقاومە کە حیزبوڵڵا و میلیشیا عێراقیەکان و حوسیەکانەوە تێیدا بەشدار بن. هاوکات تاران بەردەوامە لە پیتاندنی یۆرانیۆم و سەرپێچی لە فشارەکانی ڕۆژاوا دەکات و ئەمەش ئەگەری سەرهەڵدانەوەی قەیرانی ئەتۆمی و دەستپێکردنەوەی جەنگ زیاتر دەکات. دیمەنی جیۆپۆلەتیکی فراوانتر بە خێرایی دەگۆڕێت. لەگەڵ کەمبوونەوەی شوێنپێی ئەمریکا لە ناوچەکەدا زلێزەکانی وەک تورکیا و سعودیا هەنگاو دەنێن بۆ پڕکردنەوەیە. ئەنقەرە هەناردەی فڕۆکەی بێفڕۆکەوان و ئامادەبوونی هێزی دەریایی فراوانتر دەکات. هاوکات ڕیاض سەرکردایەتی هەوڵەکانی ئاوەدانکردنەوەی سووریا دەکات و پەیوەندیەکانی لەگەڵ چین و دەوڵەتانی ئەفریقا قۆڵتر دەکاتەوە. شڕۆڤەکاران باز لەوە دەکەن کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەچێتە سەردەمێکی نوێی دەسەڵاتە ناناوەندیەکانەوە کە جێگای دەسەڵاتە ناوە دەستەمکارەکان دەگرنەوە. هەروەها مەترسی ئەوە هەیە هەموو ئەمانە ببنەهۆی ڕووبەڕووبوونەوەی توندی ڕاستەوخۆ لە نێوان دەوڵەتەکان بەگشتی و بەتایبەتی ئیسرائیل و ئێران. سیناریۆکانی داڕشتنەوەی نەخشەی ناوچەکە جیاوازن، بەڵام نەوەکو لە ڕێگەی دیبلۆماسیەوە، بەڵکو لە ڕێگەی هێزی سەربازی و زەبری موشەکەکان و گۆڕانی هاوپەیمانیەکانەوە. لە کاتێکدا ئیسرائیل هێرشی توند دەکاتە سەر یەمەن، پرسیارەکە دەکرێت ئەوە بێت ئەم ململانەیە تا چەند تەشەنە دەکات و کێدێڕەکانی لاپەڕی داهاتووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گوێرەی هێز و بەرژەوەندیەکانی خۆی و هاوپەیمانە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆکانی دەنووسێتەوە.